ئێستا ڕاهێنانێکی ترمانەیە کە ئەم ڕاهێنانە زۆر گرنگە بۆ پەروەردەکردنی مامۆستا بۆ خۆ پەروەردەکردنی مامۆستا. مامۆستایەکمان پێویستە بێتە ئێرە گفتوگۆ لەگەڵ من بکات و زمانی جەستەشی بەکاربێنە کاتی قسە دەکات. هەر کاتێک ئەم زەنگەم لێدا پێویستە دەستی بێنێتە خوارەوە قسەم لەگەڵ بکات بەبێ زمانی جەستەی بەکاربێنێ. باشە؟ چێ ئامادەیە؟ چێ حەز دەکات بێت؟ مامۆستاهارێن فەرموو. چەپڵەیەکی بۆ لێدان. فەرموو. فەرموون. حەز دەکەی مامۆستای چ دەرسێک بی؟ بیرکاری. بیرکاری. زۆر باشە. ئامادەی من قوتابی تۆم؟ یەک، دوو، سێ. سەرەتا زمانی جەستەت بەکاربێنە هەر کات زەنگم لێدا نابێ بەکاری بێنی. ئەگەر بەکاری هێنا هەمومان دەڵێن و باشە نێڵن بەکاری بێنێ. زمانی جەستە بەکاربێنە کەمجار؟ ئەگەر زەنگم لێ جارێ بەکاری بێنە. ئەگەر زەنگ لێدا نابێ بەکاری بێن. ئەگەر دیسان لێم داوە بەکاری بێنەوە. یەک، دوو، سێ. مامۆستا زۆر بێتاقەت بووم. دەزانی سیڤەر هەموو کاتە قسەم پێ دەرێ ناو پۆلەکەمان. ئێستا من چ بکەم نایەمەوە ناو پۆلە. نا تو دەبێ قوتابیەکی زیرەک بی ڕێکوپێک بی لە کلاسی خۆت ئامادە بی و لەگەڵ مامۆستای خۆت هەوڵ بۆی زیاتر هەوڵ بدەیت کە بخوێنی و وانەکان باشی ئەرکەکان بەجێ بکەیت. مامۆستا زمانی جەستێ بەکارێنە. مامۆستا شتێک پێ بڵێم ئەمە دەمێ بڕۆم پۆلەکەی تر. نابێ بچێ پۆلەکەی تر لەبەر ئەوەی پێویستە ئەتوو ئەوەکانی خۆت جێبەجێ بکەیت کە لەو پۆڵەیدا داناوی ئیدارە دەبێت پێ پابند بی. مامۆستا دەزانی چیا وەرێرەیەک دەقا شتێکت پێ دەرێن بەس بە کەس نارەی. ئەو پۆلە بۆنی زۆر ناخۆشە. لەبەرچی بۆنی ناخۆشە مامۆستا ینی هەموو تەڵەبەکان کە دێن بەیانیان بۆنیان زۆر ناخۆشە دەموچاویان ناشۆن لە ناو جێگەی خەو هەڵدەستن. ئمە حەز دەکەم بڕۆمە پۆلێکی دیکە. جا ئێمە ئامۆژگاری قوتابیەکان دەکەین کە دەموچاوی خۆیان بشۆن و هەوڵدەن بە پاکخانی بێنە قوتابخانە و بۆنیان نێتن و کەشێکی هەواشی پاک لە دروست دەکەن لە کلاسەکە. مامۆستا بڕۆ جێگای خۆت مامۆستان بە ئەمن نازانم کو پێت برێم ینی زانی چیە ئەمن بێزارمە دەرسەکەی تو. ئەمە هەوڵ دەدەین چالاشی لێ بکەین ئەنجام بدەین بۆ ئەوەی بتوانین دەرسەکە لە جۆشی خۆش بکەین و هەروەها چەپڵەیەکی بۆ لێدان زۆر باشە. هەرمژێدانیشە دەستخۆش. سوودی ئەم یاریە، سوودی ئەم ڕاهێنانە، سوودی ئەم شێوازی خۆپەروەردەکردنی مامۆستا چییە؟ بینیتان کاتێک کە دەستی بەکار نەدێنە ئاوا سابت بوو زۆر بە زەحمەت قسەکەی بۆ داهات کە قسەشی دەکرد هەستمان دەکرد کە بە زۆر قسەکە دەکات. بەڵام کاتێک کە زمانی جەستەی بەکاردێنە لەگەڵی ئەهەندێک گوت هیچ نییە پێیان دەڵێن کە دەموچاویان بشۆن چاڵاکی دەکەین ئەوە دەکەین بەس کە دەستی ئاوا دەبوو نەی دەتوانیت قسەی بکە. لە ناو پۆل زمانی جەستە زۆر یارمەتی دەرە بۆ ئەوی پەیامەکە و زانستەکەت بە شێوازێکی ئاسانکرا و بە شێوازێک بگاتە لای قوتابیەکە کە تێگەیشتن لێی ئاسان بێ و کاتیشت زۆر بۆ دەگەڕێتەوە. ئەمە زۆر گرینگە. ئێمە پێویستە کار لەسەر ئەوە بکەین کە زمانی جەستە لەگەڵ قسەمان یەک بگرێتەوە. ئێستا بۆن منە من پێتان بڵێم دەقەیەک تخوا هەمووتان دانیشن دادەنیشن بەس ئەگەر پێتان بڵێم دەقەیەک تخوا هەمووتان دانیشن زیاتر تەرکیزتان لەسەر دەستی من دەبێت. لەبەرچی باشە پێتان بڵێم مامۆستا چراخان تخوا دەقەیەک وەرە خوا ئەنتە سەر دەستی من کە دەستی من کە پێویستە ببورە مامۆستا دانیشە ببورە. پێویستە قسە لەگەڵ زمانی جەستەمان یەک بگرێتەوە. ئێستا سەری لێ دەشەوێت نازانێت بێت یان نێت. قوتابیەک لە دوورەوە بێت لە دوورەوەی لە دووری پۆلەکەت بێ لە ساحەکە بێ لای دەرگای قوتابخانە بێت ئەتۆ لە دوورەوە پێی بڵێ ئەحمەد وەرە وەڵڵا دێتە لات نەخێر نایەتە لات لەبەرەوەی سەری دەستت دەکات تۆ پێی دەڵێ مێ بەدەم پێی دەڵێ وەرە بەڵام ئەو ئاماژەی دەست زیاتر دەخوێنێتەوە ئەمە کاریگەری زیاترەیە نە قسەکەت.